سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش. من سرود خورشید لە کەناڵی ئاسۆی زانکۆ لە خزمەتی ئەوەی خۆشەویستە بین لە درێژەی زنجیرە ڤیدیۆکانی زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر باسی پەیمانگەی تەکنیکی کارژێڕی هەولێرتان بۆ بکەین. ئایا کەمترین کۆنمرەکانی وەرگیرا و لە بەشەکانی بە پارالێل و زانکۆڵاین و ئێواران بۆ ساڵی خوێندنی 2022-23 چەند بووە تاوەکو ئێوەش بتوان سوودی لێ ببینن. بۆ ماندووبوونمان لایک و کۆمنت و سەبسکرایبی کەناڵەکەمان لە یاد مەکەن. یەکەم بەشمان لە پەیمانگەی تەکنیکی کارژێڕی هەولێر زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر بریتیە لە بەشی کارژێڕی یاسا کە تەنها لقی وێژەیی وەرەگرێت واتە بۆ زانستی نابێت. زانکۆڵاینی پارێزگا 61.6 پارالێلی پارێزگا 59.788 وە گشتێکەی 65.1 ئێوارانی پارێزگا 57.821 و گشتێکەی 6.6 بەشی دووەممان بریتیە لە کارژێڕی کار کە زانستی و وێژەییە. زانکۆڵاین 61.58 پارالێلی پارێزگا 59.753 وە گشتێکەی 61.838 ئێوارانی پارێزگا 57.9 گشتێکەی 60 تەواو. هەروەها بەشێکی ترمان کە تەکنیکی وەرگێڕانە ئەوێش زانستی و وێژەییە. لەم بەشەیە تەکنیکەکانی وەرگێڕان هەرچەندە لەم بەشەیە با بڵێن زیاتر گرنگیدان بە زمانی ئینگلیزیە بەڵام فێری ئەوە ئەکرێت چۆن تەکنیکەکانی وەرگێڕان بەکاربێنی لە ئەسنای ئیشکردن تاوەکو وەرگێڕێک بۆیە سوودی زۆر لێ ئەبێنی و ئەوائلەکانیشی ئەتوانن بستنەوە بۆ کۆلێژی ئاداب یا کۆلێژی زمان بەشی زمانی ئینگلیزی هەروەها ئەتوانن بستنەوە کۆلێژی تەکنیکی کارژێڕی هەولێر بەشی بازارگەری نێودەوڵەتی و زمان واتە دوو هەڵبژاردن لە پێشیان هەیە. وەکووتمان بۆ زانستی وێژەیە زانکۆڵاینەکەی بریتیە لە 59.2 پارالێلی پارێزگا 59.224 و گشتێکەی 6.947 ئێوارانی پارێزگا 56.786 و گشتێکەی 57.6 لێرەیە شتێک هەیە حەزەکەم ئاگاداری بن. ئێمە بۆ زانکۆڵاین هەمان کۆنمرەمان نووسیوەتەوە چونکە قوتابیانی پارێزگاکانی دەرەوەی هەولێر ناتوانن لە هەولێرە پێشکەش بکەن بۆ خوێندن بە زانکۆڵاین واتە کەسێکی خەڵکی سلێمانی ئەگەر خەڵکی هەولێریش بێت بەڵام پۆلی 12 لە قوتابخانەیەکی سنووری سلێمانی یاخود سنووری دووهەکە تەواو کردبێت ئەوە ناتوانێت لە هەولێرەوە بە زانکۆڵاین پێشکەش بکات تەنها بە پارالێل و ئێواران ناتوانێت. بۆیە ئێمە کۆنمرەکانمان وەکو خۆی نووسیوەتەوە لە زانکۆڵاین و بە گشتێکەی و بە پارێزگاکەیەوە بۆیە ئاگاداری ئەو خاڵە بن با تێکەڵاو بوون ڕوونەدات. بەشێکی ترمان بریتیە لە بەشی ژمێریاری کە تەنها قوتابیانی زانستی وەرەگرێت 59 زانکۆڵاینێتی 58.746 پارالێلی پارێزگایە و 66.296 گشتی پارالێلەکەیە. ئێوارانی پارێزگا 56.796 و گشتێکەی 78.9 بەشی کارژێڕی بازارگەری زانستی و وێژەیە 58 زانکۆڵاینەکەیەتی 57.918 پارالێلی پارێزگایە و 63.099 گشتێکەیەتی. ئێوارانی پارێزگا 55.504 و گشتێکەی 57.2 بەشی کارژێڕی دەستگاکانی گەشتیاری تەنها قوتابی وێژەیی وەرەگرێت زانکۆڵاینی 57.8 پارالێلی پارێزگا 56.016 و گشتێکی 57.8 ئێوارانی پارێزگا 53.573 و گشتێکەی 55 لە پەیمانگەی تەکنیکی کارژێڕی هەولێر بەشی ڕاگەیاندن زانستی و وێژەیی وەرەگرێت زانکۆڵاینەکەی 57.2 پارالێلی پارێزگا 57.678 و گشتێکەی 58.984 ئێوارانی پارێزگا 55.069 و گشتێکەی 57 بەشی زانیاریەکان و کتێبخانە وێژەیی وەرەگرێت 57.078 زانکۆڵاینە پارالێلی پارێزگا 56.282 و گشتێکەی 57.8 ئێوارانی پارێزگا 53.6 و
گشتێکی 55.9 کۆتا بەشمان لە پەیمانگەی تەکنیکی کارجێڕی هەولێر بەشی سیستمی زانیاری کارجێڕیە کە بەشێکە هەم ئایتی و هەم کارجێڕی بەیەکەوە ئەخوێنن ئەتوانین وەکو جێگرەوەشی ئایتی بەکاری بێنین و ئەوائیلەکانیشی ئەسنەوە کۆلێژی تەکنیکی ئەندازیاری هەولێر بەشی سیستمی زانیاری تەنها زانستی وەرەگرێت 57 زانکۆڵایینێتی 57.770 پارالێلی پارێزگایە و گشتێکەی 59.885 ئێوارانی پارێزگا 54.866 و گشتێکەی 59.6 ئەمە کەمترین کۆنمرەی وەرگیراو بوو لە زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر پەیمانگەی تەکنیکی کارجێڕی هەولێر بە هەموو بەشەکانیەوە لە زانکۆڵاین پارالێل ئێواران بە هیوای ئەوەی سوتان لی بینی بێ و بینەری ڤیدۆکانمان بوو بێتن لایک و کۆمنت و سەبسکرایبی کەناڵەکەشمان لە یاد مەکەن هاوڕێیانتان ئاگادار بکەنەوە تاوەکو ئەوانش سوود لە ڤیدۆکانمان ببین بە هیوای سەرکەوتنتان.